دابڕونێکی سەرتاسەریم خوێنەوە لە غوربەتە، دابڕانێکی دەرونیم خوێنەوە لە غوربەتە. جوانی لە شعرەکانی جیاوازی شاعیر لەگەڵ شاعر ئێوارەیە و پاریس لەگەڵ کەسی و ماگرێکی پڕپۆێسەی گرتووە. رەختی ئەدەبیدا پێ ئاساری لەدەست هاتوو، هەم تێگەیشتنی ئاسان لەم ناڵێەوە هەڵگرتبوو کە چاوەوانی بۆ توێبێتە ڕزگاری تەلۆکەنیاییە. لە ناو ئەم چلەیە چەندین لایانی ئەدەبی و هونەری شاعیر باس کراوە، لەگەڵەوەشدا فیلمێکی دۆکۆمنتاری کە لە تەراوگا بە دەستمان گەیشتووە و لەلایەن هاوڕێی بەڕێزمان مامۆستا ساڵح بێچارەوە گەشتە دەستمان ئەویش پێشکەشەکرێەوە، لەگەڵەوەشدا چەندین خوێندکار لە ناو کۆلێژەکەی خۆمانەوە ئامادەبوونی چەندین شاعری کە لە سلێمانی و کە تەشریفیان هێناوە لێرە ئەو ڕۆحی ژەنەراڵی پاییزیان شاد کرد. فیلمێکی دۆکۆمنتاری کە لە تاراوگە بە زمانی ئینگلیزی کراوە، لە ئەوشمان بەدەست گەیشتووە ئەوڕۆ هەر لێرە ئەویش پێشکەشەکری. وەکەوەی کە لە خوێندکاری زمان و ئەدەبی کوردین لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت، ئێمە بە هەمان ئامانج بۆ ئەوەی زیاتر ئەدەب و ڕووناکبیری لانی ئەدەب ڕووناکبیریەکەیمان لە یاد نەچێ و چەندین جاریش لە ماستەرنامە و دکتۆراکانە ئەمەیان بەکارێنەوە. ئێستا شۆرجان لە سلێمانی لە ساڵی 1985 2002 2011